ئاڵنگاریەکانی بەردەم هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان تا دێت لە وادەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان نزیک دەبینەوە کە دەبێت لە وادەی خۆی و لە 30 ئەیلولی ساڵی داهاتوو ئەنجام بدرێت. لەسەر ئەنجامدانی ئەم هەڵبژاردنە لە وادەی دیاریکراوی خۆیدا لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێم بۆ چوونی جیاواز و ناکۆکی قوڵ هەیە. هاوکات لەگەڵ ئەم ناکۆکیە سیاسیەش کۆمەڵێک ئاڵنگاری لە بەردەم هەڵبژاردنەکە هەن کە تا ئێستا هیچ میکانیزمێک بۆ چارەسەرکردنیان دانەنراوە. لەم راپۆرتەدا ئەو ئاڵنگاری و بربەستانە دەخەینە ڕوو کە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا هەن. یەکەم، نائارامی و ناکۆکی سیاسی. ئەنجامدانی هەر هەڵبژاردنەیەک لە هەموو وڵاتێکدا پێویستی بە ئارامی سیاسی و کۆدەنگی و سازانی سیاسی و جۆرێک لە تەبایی هەیە. بەڵام لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئەو ئارامیە سیاسیە بوونی نییە. پەیوەندی حیزبەکان لە ئاستێکی زۆر خراپدایە و میدیاکان بەردەوام هێرشی تون دەکەنە سەر یەکتر. ئەوەش وای کردووە کەمترین کۆبوونەوە و دانیشتن بەیەکەوە بکەن. ئەوەش بۆتە ئاڵنگاریەک لە بەردەم هەڵبژاردنەکەدا. ڕەنگە پێکێنانی حکوومەتی نوێ عێراق و دابشکردنی پۆستەکانی بەغدا هێندەی تر ناکۆکیەکان قوڵ بکاتەوە و گرژیەکان درێژە بکێشن و ببنە بربەستێکی نوێ لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆیدا. حیزبەکانی کوردستان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ناکۆکن. بەشێکیان لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنەکەن لە کاتی خۆیدا و بەشێکیشیان لەگەڵ دواخستنیدان. پارتی دیموکراتی کوردستان ئەگەرچی لە میدیاکانیەوە جەخت لە ئەنجامدانی هەڵبژاردن دەکاتەوە لە وادەی دیاریکراوی خۆیدا، بەڵام بەهۆی دابەزینی ڕێژەی دەنگەکانی لە هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق بەتایبەت لە قەڵای زەرد کە بادینانە تا ڕادەیەک سڵ دەکاتەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بۆیە لە پشتی پەردەوە داوای وادەیەکی تر دەکات بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن. یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا بەدەست کێشەی ناوخۆییەوە دەناڵێنێت و بڕستی لێبڕیوە دەیەوێت هەڵبژاردن دوا بخرێت و دەرفەتێکی بۆ دروست بێت بۆ ئەوەی ئەو کێشانەی یەکلایی بکاتەوە و بەڕێخستن و جەماوەرەکەیدا بچێتەوە و ئامادەیان بکاتەوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. بزوتنەوەی گۆڕان لە دۆخێکدایە کە تەمەنا دەکات هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان نەکرێت، چونکە ڕێژەی دەنگەکانی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق گورزێکی توند بوو بۆ بزوتنەوەکە و هاوکات زەنگێکی مەترسیداریش بوو بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بۆیە دواخستنی هەڵبژاردنەکە بۆ کاتێکی تر با گرنگ دەزانن بۆ ئەوەی لە دوای خۆڕێخستنەوە بتوانن چەند کورسیەک لە پەرلەمانی کوردستان بەدەست بێنن تا قەرەبووی شکستە گەورەکەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکەنەوە. هەرچی لایەنە ئیسلامیەکانیشە ئەگەرچی یەکگرتووی ئیسلامی دەنگەکانی زیادی کردووە و دۆخی لە جاران باشترە، کۆمەڵی دادگەریش ئەنجامێکی خراپی هەبوو لە هەڵبژاردنەکەدا. ئەوانیش لە ڕواڵەتدا خۆشحاڵ نین بە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. لەگەڵەوەشدا بەردەوام هەوڵ و کۆبوونەوەکانیان بۆ پێکێنانی بەرەیەکی ئیسلامی شکست دەهێنێت بەهۆی ناکۆکیەکانیانەوە. ئەوەش ڕەنگە یارمەتی دەرنەبێت بۆ ئامادەییان بۆ هەڵبژاردن. هەرچی نەوەی نوێیە نەشئەی ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق گرتوێتی و پەلەیەتی هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. بۆیە وەک یەکەم لایەنی سیاسی هەرێم داوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی کرد لە وادەی دیاریکراوی خۆیدا. دووەم، کۆمسیۆنێکی بەسەرچوو. کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ئێستا وادەکەی بەسەر چووە. بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی نوێ پێویستە ئەو کۆمسیۆنە متمانەی پێ بدرێتەوە یان سەر لە نوێ پێک بهێنرێتەوە. ئەندامەکانی ئەو کۆمسیۆنە لەسەر بنەمای پشکی حیزبی دانراون بە جۆرێک: پارتی بە 3 ئەندام و یەکێتی 2 ئەندام و گۆڕان 2 ئەندام و یەکگرتو کۆمەڵیش یەکی بە 1 ئەندام پشکداری کۆمسیۆنەکەن. ئێستا پێکاتەی ئەم کۆمسیۆنە بۆتە ئاڵنگاریەکی تر بۆ هەڵبژاردن، چونکە هیچ کام لە حیزبەکان متمانیان بەو کۆمسیۆنە نییە کە بتوانێت هەڵبژاردنێکی بێکێشە و پاک و دوور لە ساختەکاری بەڕێوە بەرێت. پارتی داوای ئەوە دەکات کۆمسیۆنەکە نوێ بکرێتەوە و بەپێی کورسیەکانی پەرلەمانی کوردستان ئەندامەکانی دیاری بکرێن. پارتی دەزانێت بەو ڕێگەیە دەتوانێت کۆنتڕۆڵی کۆمسیۆنەکە بکات کە ئەو کاتە 4 ئەندامی دەبێت و هەرچیەک مەبەستی بێت
بێگرێ و گۆڵ تێیدەپەڕێنێت لە بەرامبەردا لایەنەکانی دیکە بە یەکێتیشەوە داوا دەکەن کە لایەنێکی سەربەخۆ و بێلایەن سەرپەرشتی هەڵبژاردنەکە بکات کە دوور بێت لە لایەنداری و نەکەوێتە ژێر کاریگەری هیچ لایەنێکی سیاسیەوە بۆ ئەو مەبەستەش یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و لەم پرسەدا کۆکن و پێچەوانەی پارتی بیر دەکەنەوە نەوەی نوێ هەرزوو داوای کرد کە کۆمسیۆنێکی نوێ دروست بکرێت و ئەندامەکانی لەسەر بنەمای دیکە دابدرێن بۆ ئەوەش ڕاستەوخۆ نەتەوە یەکگرتوەکان چاودێری بکات. سێم یاسای هەڵبژاردن. یاسای هەڵبژاردن یەکێکی دیکەیە لە ئاستەنگ و ئاڵنگاریەکان کە شێواز و سیستمی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە دیاری دەکات. ئەمەشیان لە نێوان حیزبەکان ناکۆکی زۆری لەسرە. بەپێی یاسای بەرکاری ئێستا هەڵبژاردن بە شێوازی یەک بازنە بەڕێوە دەچێت. پارتی بۆچوونی وایە سیستمەکە فرەباز نەبێت یان یەک بازنە کێشەی نابێت بەو مەرجەی لیستی داخراو یان نیمچەکراوە بێت. یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە فەرمی داوای کردووە ئاڵبژاردنەکە فرەباز نەبێت واتە هەر پارێزگایەک بکرێتە بازنەیەکی سەربەخۆ هەرچی بزوتنەوەی گۆڕانیشە لەگەڵ بۆچوونەکەی پارتیە و داوای کردووە کە هەڵبژاردن بە لیستی داخراو بێت و فرەباز نەبێت چونکە پێی وایە لەو ڕێگەیەوە دەتوانێت کورسی زیاتر بەدەست بێنێت. کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامیش داوایان کردووە کە هەڵبژاردنەکان بە شێوەی فرەبازنەیی بێت و لیستی نیمچەکراوە بە گونجاو دەزانن واتە ئەو کاندیدەی ڕێژەی پێویستی هێنا سەر دەکەوێت ئەوانی تر لە هەمان لیست بە ڕیزبەندی دەرەچن. چوارەم تۆماری دەنگدەران. نوێنەکردنەوەی تۆماری دەنگدەران ئەو چیرۆکەی کە پێش هەموو هەڵبژاردنێک هاوڵاتیانی هەرێم بەردەوام گوێیان لێ دەبێت. هەڵبژاردن بۆ هەڵبژاردنێکی دیکە بێ چارەسەر دەمێنێتەوە. تۆماری دەنگدەران هەم بۆ کۆمسیۆن و هەمیش بۆ لایەنە سیاسیەکان بۆ تەکێشەیەکی گەورە چونکە لەناو ئەو تۆمارەدا هەزاران مرد و ناوی دووبارەی تێدایە کە لە هەڵبژاردنەکان بەکاردێنرێن و کاریگەری لەسەر دەنگ و کورسیەکان دروست دەکەن. هاوکات ئەم تۆمارە سەرچاوەیەکی دیکەی ساختەکاریە بۆ پارتە دەسەڵاتدارەکانی هەرێم کە لە بەرژەوەندی خۆیان بەکاری دێنن. ژمارەیەکی زۆری هاوڵاتی ئێرانی و سووری لە نێو تۆمارەکەدا بوونیان هەیە و هەموو هەڵبژاردنێک دێنە هەرێم و دەنگی خۆیان دەدەن لە ڕێگەی حیزبەکانی دەسەڵاتەوە. لە هەڵبژاردنی پێشووی پەرلەمانی کوردستان 3,088,642 کەس مافی دەنگدانی هەبوو. بۆ ئەم هەڵبژاردنە پێشبینی دەکرێت ڕێژەکە بگاتە 3,500,000 کەس. پێنجەم تووڕەیی و بایکۆت. لە ئێستادا پەیوەندیەکی زۆر خراپ لە نێوان هاوڵاتیان و حکوومەت و حیزبەکان هەیە. خۆپشاندانی خوێندکاران ئەم کەلێنەی زیاتر کردووە بۆیە چاوەڕوان دەکرێت بە هەمان شێوەی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ڕێژەی بایکۆتی هەڵبژاردن زۆر بێت و بە ئاسانی بتوانرێت ناوەکانیان بەکار بهێنرێت. شەشەم دەستوری هەرێمی کوردستان. پارتی پرۆژەیەکی هەیە کە نێچیروان بارزانی نوێنەرایەتی دەکات و لە هەوڵی ئامادەکردنی دەستوری هەرێمی کوردستاندایە. بانگەشەیەوە دەکات لەگەڵ هەڵبژاردنی داهاتووی پەرلەمان بیخاتە بەردەم هاوڵاتیان و دەنگی لەسەر بدەن. بەڵام پێدەچێت دەستوریش یەکێک بێت لە ئاڵنگاریەکان و ناکۆکیەکان لەسەر میکانیزمەکەی ئەمانە ببنە ڕێگر لە ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا. لەناو هەموو ئەم ئاڵنگاریانە و ئەو ناکۆکی و جیاوازی هەڵوێستی حیزبەکان چارەنووسی ئەنجامدانی هەڵبژاردن بەنا دیاری ماوەتەوە. ڕوون نییە کە هەڵبژاردن لە وادەی دیاریکراوی خۆیدا دەکرێت یان نا.